مامۆستاجان بەکارهێنانی خۆڵی مەدینە کانێک کەس وەکو شیفا ئەیبینن ئایا جیاوازی هەیە لەگەڵ خۆڵی لای خۆمان یان بەکارهێنانی ئینسان تووشی کوفر ناکات لە ڕووی شەرعیەوە چۆنە؟ لە ڕووی شەرعیەوە برای شیرینم بە هیچ شێوازیەک دروست نییە خۆڵی مەدینە بهێنیتەوە وەکو تەفەڕوک و بە مانای شیفا بهێنیتەوە بەکاری بێنیت بە هیچ شێوازیە دروست نییە و بەڵکو شەریکدانانە بە خۆی پروردگار ڕەنگە خەڵکێک بڵێ مامۆستا ئەوە نیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیەتی توربەت ئەرضینا بریقی بعضینا ئەمە بابە ئەوە ئەفەرمیە تربة أرضنا نيوت أرض مدينة كواتات شون في غنصة سنة فهمية جعلت لي الأرض مسجدة جعلت لي الأرض مسجدة هاتشي سر زويه بو من كراو بمزقود كواتات ولا هر شوينيكي أو دعاي في غنصة صلى الله عليه وسلم بسر في نكايا وتوتي كوات دسي تركدو يناويتي بسر خولكيا بو هر شويني أبي والله تعالى أعلم أما بردنوي خولي مدينة بو شوينيكي تر أمانة جائز نية إما أهل دليل إما أهل اتباع نك ابتداع هیچ دلیل پێ پیاوچاکان بۆ نمونە ئیمامی شافعی لە دوو شوێن ژیاوە باشە لە میسر ژیاوە لە عێراق ژیاوە لە بەغا ئایا پێغەمبەری ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێت چووە بۆ مەدینە خۆڵی مەدینە بێنێتەوە ئایا ئیمامی ئەحمەد ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی ئیبن تەیمیە ئەو کەڵە پیاوانە ئایا هیچ ئەساوارێک هەیە بڵێن لە مەدینەوە خۆڵیان هێناوەتەوە و کردبێتیانە بەڵگە بەو حەدیثە نەبووە کەواتە من بۆ بیکەم